بە بۆنەی کۆچی دوایی دکتۆر مستەفا خۆرامدڵ زانای پایەبەرزی خۆرهەڵاتی کوردستان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی پرسەنامەیەکی ئاراستەی خانەوادە و دۆستانی کۆچکردو کرد کە ئامادەقەکەیەتی. بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. بەبوونەی کۆچی دوایی زانایی ناودار و پایەبەرزی کورد دکتۆر مستەفا خۆرامدڵ سەرخۆشی لە خانەوادە و خزمانی و نزیکانی و سەرجەم موسڵمانانی کوردستان بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی دەکەم. لە خۆی بەخشەر و میهرەبان داواکارم لێی خۆش بێ و لا بەهشتە ڕازاوە و نەبراوەکانی خۆی دانیشتەجێ بکات و لا جیهانی بەرزەخدا بە دیداری پێغەمبەری خاتەم محەممەد درودی خوای لەسەر بێت و هاوڵانی و زانا و پێشەوانی ئیسلامی شاد بکە. بێگومان لە دەستانی زانا و پێشەوەیەکی پایەبەرز و خزمەتگوزاری وەک دکتۆر مستەفا مایەی خەم و پەژارەی زۆرە بۆ هەر دڵسۆزێکی ئیسلام و موسڵمانان لە کوردستان و غەیری کوردستانیش، چونکە کۆچی دوایی کەسایەتیەکی ئاوا ناوازە و هەڵکەوتوو کە لێنێک پەیدا دەکا بە ئاسانی پڕ ناکرێتەوە. شایانی باسیشە جەنابی دکتۆری ڕەحمەتی خوای گەورە غەرقی ڕەحمەتی خۆی کات، خاوەنی ژمارەیەکی زۆر بەرهەمینایە بە لا نووسرا و وەرگێڕدراو کە ڕەنگە ئەمانە گرنگترینیان بن. وەرگێڕانی تەفسیری فیضلالی قورئانی سەید قوتب بۆ فارسی، تەفسیری قورئان بە کوردی بە ناوی شنەی ڕەحمەت، تەفسیری قورئان بە فارسی بە ناوی تەفسیری نور، تەفسیری قورئان بە عەرەبی بە ناوی التەفسیر المقتەتەف، وەرگێڕانی پەرتووکی المفەصل في أحكام المرأة والبيت المسلمی دکتۆر عەبدولکەریم زێدان بۆ فارسی. دووبارە پرسە و سەرخۆشی لە سەرجەم نزیک و دۆستانی دکتۆر مستەفا دەکەم و خوای گەورە ئارامی و خژنیان بەسەر دڵ و دەرووندا بڕێژێ و با باشترین شێوەش پاداشیان بداتەوە و تەوفیقی وەفاداریشان پێ بدا بەرامبەر بە مامۆستای ڕەحمەتی و ڕێبازەکەی و بەهرە وەرگرتن لە بەرهەم و شوێنەوارەکانی. براتان عەلی باپیر 2 شەوالی 1441 کۆچی بەرامبەر بە 25 ئایاری 2020 زاینی